بەڵێ لەگەڵتان بەردەوام ببین ئەمڕۆ ڕۆژی زمانی دایک زمانی زگماک یان زمانی یەکەمە دەستەواژەی جیاوازی بۆ بەکارەهێنن بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چۆن بتوانێت تۆ پارێزگاری لەم زمانە بکەیت بەتایبەت بۆ گەلێک وەکو گەلی کورد چۆن بتوانێت کورد پارێزگاری لە زمانەکەی بکات چۆن بتوانێت منداڵەکەی فێری زمانی کوردی بکات چۆن وا بکات کە منداڵەکەی ئەگەر قەڵەمی بەدەستەوەگر بتوانێت بە زمانی کوردی بنووسێت نەڵێ بۆ نمونە نازانم یان لە ئاخاوتنی ڕۆژانەی هەم ڕۆڵەکەی هەم خۆمان وەکو گەورەکات وشەی بیانی بەکارنەهێنین وەکە سەربەرزیەوە وشە کوردیەکان کاربهێنین وەکو ئاخاوتنێکی ڕۆژانە جا بۆی کە لەسەر ئەم بابەتە بدوێن لەسەر گرنگی زمانی دایکیان زمانی زگماک و چۆن بیپارێزین بەڕێز مستەفا زاهدی نووسەر وەرگەڕمان لەگەڵدایە کاک مستەفا سڵاوی لێبێ زۆر زۆر باش کاک مستەفا سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ کورسات و بۆ بەرنامە جوانەکەتان و سپاس بۆ کورسات کە هەموو دەم بە خەمە کولتوریەکانی کۆمەڵگای ئێمەوەیە و توانم بڵێم بەڕاستی یەکێک لە جوانیەکانی کورسات ئەوەیە کە خەمێکی گەورەی کولتوری و نەتەوەیی هەڵگرتووە و ڕەنگە ئەمە جیاوازیەکی کورسات بێ لەگەڵ زۆر کەناڵی تر شەکانت کاک مستەفا لەوانەیە کاتێک باسی زمان ئەکرێت زۆر کەس بڵێ بۆ نمونە وشە ئەرکی ئەوەیە من بتوانم لەگەڵ بەرامبەرەکەمە پەیوەندی دروست بکەم کەواتە ئێستا لانێ تۆزێک بۆ چاوە گرنگ و پێویستەوە سەیری بۆ نمونە زمانی خۆی ناکات بڵێ خۆ من بە وشەیەکی بیانیش ئەتوانم ئێستا بۆ نمونە ئەگەر ئەوەش بەکاربهێنم نیشانەی لانێ ڕۆشنبیری زیاترم بێت نیشان با من کەسێکی خوێنەوارم بەڵام بەڕێزت وەکو ئەو بەدووادا چوونانەیە کە خۆت کردوتە بە کوردی ئەنووسیدوە وەرئەگەڕێت بۆ زمانی کوردی لا دوایە گرنگی پاراستنی زمانی کوردی لە چیایە ئەو ڕوانگەیەی کە زمان بە کەرەستەیەکە بینێت کەرەستەی پەیوەندیگرتن ئێمە چەند ڕوانگەیەکی جیاوازمانەیە بۆیەنە ڕوانگەیەکی ئایدۆلۆژیکی هەیە کاتوانین بڵین زمان بە کەرەستەیەکە بینێ کەرەستەی پەیوەندیەکانە دەی بەتایبەت ئەمە لە دەی 1920 بەدواوە لە ناو ئەو ڕەوتەی کە ئەتوانین بڵین بە جەمسەری بۆلشویکی دەناسرا زۆر باو بوو زمان تەنها کەرەستەیە کەرەستەی پەیوەندیگرتنەوە تۆ گرنگەوەی بتانی پەیوەندی بە کۆمەڵگای خۆتەوە بکەیت دەور و بەرەوە بکەیت بەڵام ئێمە ڕوانگەیەکی ترمان هەیە من لێرە ئێمە ڕوانگەیەکی ڤیتگنشتاینیمانەیە ڤیتگنشتاین ئەڵێ زمان مەبەستە زمان کەرەستە نییە لە هەمان کاتە مارتین هایدگر یەکێک لە بیرمەندانی ئەڵمانی ئەڵێ زمان ماڵی بوونە و تۆ لە ناو زمانەمانە پەیا ئەەکەیت کەوایە ئێمە ئەم ڕوانگەیی کە ئەڵێت زمان تەنها کەرەستەیەکە تەنها ڕوانگەیەکی ئایدۆلۆژیکیەوە بە بەستی جێخستنی ئایدۆلۆژیایەکی تایبەت و لە لای ئێمەش زۆر جار بە تایبەت داگیرکەرانی کوردستان بە مەبەست هاتوون ئەم ئایدیایە پەرەپێ ئەدەن بۆ ئەوەی کە ئێمە ئینتیمامان و گرنگی بە زمانی خۆمان نەدەین ئینتیمامان بۆی نەمێنێت یەکێک لە سیاسەتەکانیان ئەمەیە بۆ چی بکەین بۆ ئەوەی زمانی کوردی مێنێتەوە پارێزراوە بێت لە ڕاستیە ئێمە باج یەک جیاوازی بکەین زمان ئەو دیدەی کە ئەڵێ زمان کەرەستەیە زمان بە مەسەلەیەکی تۆخ کولتوری ئەبینێت دەیەوێ وەکو مەسەلەیەکی کولتوری و چاوی لێ بکەن نە زمان مەسەلەیەکی سیاسیەوە ساڵی 1989 کە یونسکۆ بڕیار ئەوە ئەدا کە 21 فێبریواری بکا بە زمانی ڕۆژی جانی زمانی دایک لە ڕاستیە لە مەسەلەیەکی سیاسیەوە خودیەم بە ڕۆژاڵ دەبژێرێ ئەویش ئەوەی چۆنە پاشخانی ئەم مەسەلەیە ئەوەیە کە لە پاکستانی ئەو دەما کە بنگالیەکان و زمانی بنگالی سەرکوت ئەکرا و خۆپیشاندانێک دروست ئەبێت لە نێوانی بنگالیەکان و ئەو دەسەڵاتی ئەو دەمەی پاکستانە کە زمانی فارسی ئوردوی کردبوو بە باو و ئەبێ بەهۆی ئەوەی کە چەند خوێندکارێکی بنگالی بکوژێن و بۆ یادگرتن لە و بۆ ڕێزگرتن لەو خوێندکارانە ئەم ڕۆژەدا ئەنرێ بە ڕۆژی زمانی زگماک کەوایە تۆ مەسئلەکە مەسئلەیەکی سیاسی ئەبینیت ئەم مەسئلە سیاسیە ئەبێ بە سیاسەتیشەوە لە بەرامبەر هەسوکەوتکەی و تەنها مەسئلەیەکی کولتوری نییە مەسئلەیەکە تۆ
پەیوەندە بە شناسی تۆ پەیوەند یەکێک لە ناسنام بمبورە ئەمە یەکێک لە ناسنامەکانی یەکێ لە کۆڵەکانی شناسی نەتەوەی هەرنەتەوە یەک زمانە تۆ ناتوانی کۆڵەکەیەکی خۆت بشکێنی کۆڵەکەیەکی خۆت لەبار بکەیت و بەناوی ئامرازی تەنها پەیوەندیکردن ئەمە هەڵەیەکی گەورەیە. زۆر باشە کاک مستەفا بگومان وەکو بەڕێزت باسی لێوە کرد زمان شناسی هەرنەتەوەیە کە تۆ ئەچیتە هەر شوێنێکی تر لە ڕێگەی زمانەکەتەوە ئەناستیتەوە کە تۆ لە چنەتەوەیەکی لە جیهانی نزیکەی 8324 زمان هەیە بە نزیکەی پرسیارەکەی من ئەوەیە چی ئەبێتە هۆکارێک بۆ پاراستنی زمان چونکە ڕەنگە هەر لەم داتایە لە کاتێکا کە من گەڕام بە دوای ئەم بابەتەیە باسی لەوا کرد هەندێک لەم زمانانە خەریکە بەرەو لە ناوچوونە چەند ئێمە چۆن هەنگاو بنین بۆ ئەوەی کە گرنگی بە زمان بینەوەکو زمانەکەمان لە ناوچێت. یونسکۆ ساڵی 1990 کە باسی کەوتی 3000 زمان لە مەترسی لە ناوچوونە چی بکەین بۆەوە سیستمی پەروەردە یەکێک لە گرنگترین مێکانیزمەکانی پاراستنی زمانە لە هەر وڵاتێکدا و پێویستە سیستمی پەروەردە گرنگیەکی زۆر تایبەت بدا بە زمان کە بەداخەوە ئەم سیستمە پەروەردەیەی لای ئێمە خەریکە لە زمانەدات وی ئەسڵ ئێمە سیاسەتێکی زمانەوانیمان نییە لە سیستمی پەروەردە لە هیچ کوێی دنیا نییە لە هیچ کوێی دنیا نییە نەتەوەیەک خۆی بە خاوەنی سربەخۆییەکی لۆکاڵیش حەت بزانێت بەڵام زمانەکەی خۆی بە زمانی دوو هەموو سێم بزانرێت. ئێستا ئێمە لە قوتابخانە ئەهلیەکانە ئەو قوتابخانەی کە ناحکمین زۆرترین لێدان لە زمانی کوردی درێ بۆچی بۆ ئەوەی کە ئەو مناڵە ئەچێتە پۆلی 6 تا ناتوانێت ناوی خۆی بە کوردی بنووسێ بەڵام بە ئینگلیزیەکی زۆر باش قسە ئەکات و بە ناوی ئەوەی زمانی ئینگلیزی زمانی سەرترە زمانی یەکەمە ئەی خۆچی لە ڕاستیە ئەمە جۆرێک لەباری دەروناسیێتەوە بڵێ خۆ بەکەم زانینە خۆمان بەکەم جۆرێک دایک و باوک بە شێوازێک بیرەکاتەوە ئەڵەم مناڵەکەم بۆیە ئەخەمە مەکتەبێکی ناحکمی قوتابخانەیەکی ناحکمی بووی کە فێری زمانێکتر بێ خۆی لە ناو کۆمەلگای کوردەواریە ئۆتۆماتیکی فێری زمانی دایکێ بێن بۆ چوونە هەڵەیە بەڕای تۆ بەڵێ زۆر هەڵەیە لەبەر ئەوەی تۆ ئەو زمانەی لە کۆڵان و بازار فێری ئەبی لەگەڵ ئەو زمانە ئاکادمیەی کە ئەی خوێنی زۆر فەرقەکات و زۆر جیاوازە ئەو زمانەی کە بە تۆ ئەی خوێنی ئێستا لە ئاخاوتنی ڕۆژانەمانە لە قسەکردنی ڕۆژانەمانە لەگەڵ ئەو زمانە ئاکادمیە ئەو زمانە خوێندنە ئەی خوێنی زۆر جیاوازیە. ئێمە لە قوتابخانە ئالیەکانە یا قوتابخانە ناحکمیەکانە لێرە تەنها کتێبێک هەیە بە شێوەی لاوکی خوێندنی زمانی کوردی ئەوش زۆر لاوکی چاوی لێکردی فیزیا بۆیە بە ئینگلیزیە خوێنرێ کیمیا بە ئینگلیزیە خوێنرێ بۆیە بیرکاری بە ئینگلیزیە خوێنێت دەروون لە قۆناغەکانی سەرترۆی کۆمەڵناسی هەموو ئەمانە مێژووەکەیشێت تەنان ڕەنگە بە ئینگلیزی بخ ئەمە لە تەمەنی کەمترۆ بەداخەوە کاتێک مناڵ سەیری کارتۆن ئەکا هەر بە ئینگلیزی ئەیبینێت تا پێشەوەی کە بچێت ئەمەش یەکێک لە مێکانیزمەکانی هەڵەکانی ئێمە تا ئێستەیە کاناڵێکی باشی مناڵانمان نییە کاناڵێکی باشمان نییە بۆ مناڵان و ئەوەی هەیە لە ڕاستیە ناچارە مناڵەکەی تۆ یا هەر کەسێکی تر بۆ ئەوەی کە ئەو چێش لە فیلمێکی گەورە ساڵان نبینێوەسم بۆ ئەویش نابێت نیشانی بدرێت دێت پەنا ئەباتە کارتۆنەکە ئەو کارتۆنانە لەبەر ئەوەی سیستمی میدیایی ئێمەش سیستمێکی هەڵەیە لە میدیاکانە زۆر کەم گرنگی بە زمانی کوردی ئەدرا لە ڕاستیە ئەیبینیت ئەم ئینانە ئەم مناڵانە پەنا ئەبەنە بەر کارتۆنەکان و ئەو کارتۆنانەی کە بە زمانێکی تر هەن خاوەنی ئێمە ئەسڵن تا ئێستا نە ئەنیمەیەکمان نییە بە زمانی کوردی ئەنیمەیەکی یا ئەتوان بڵێم زۆر کەمە بەرنمەیەکی کوردیمان نییە بەرنامەی میدیاکانی ئێمە بێ بەرنامن میدیاکانی ئێمە خاوەنی استراتیژی زمانەوانی نین و ئەمەش کێشەیەکی گەورەیە. کاک مستەفا هەر لە بەرنامەکەی ئێمە هەندێک کەس هەیە پسپۆڕی بواری زمانن زمانەوانن هەندێکیان گەشببینن ئەڵێن بۆ نمونە ئەوە لە ڕیزبەندی جیهانە زمانی کوردی وەک زمانێکی چالاک زانراوە لە ڕووی جیاوازی و دەوڵەمەندی وشۆ بە8ەم زمان لە ئاستی جیهانە دانراوە هەندێکیان نا تۆزێک بێهیوان
ئەڵێن بە قسەکەی جەنابەت مەترسی هەیە بۆ نمونە ڕۆڵەی کورد پێنووس سەگرێ بەدەستیەوە بەڵام ناتوانێت بە کوردی ناوی خۆی بنووسە ناچارە پیتی ئینگلیزی بەکارەهێنە بەڕێزت لەسەر ئەمە چی ئەڵێ ئایا زمانێکی زیندوین چالاکین لەم ڕکابەتیە نەحاقیشمانە بەڕاستی ئێستا زمانێک وەکو زمانی ئینگلیسی تۆ هەر وشەیەک دائەنێت داهێنانە کە کرێ وشەکە ئینگلیزیە لانێ ئێستا بڵێ فریان ناکەین لەم ڕکابەتیاشتا زۆر باش بەرگەمان کرد کەسی باشە ناڵێ بەخوا بێ هیوای دەرەقەت نای جەنابەت ئێمە ئەوەی کە ئێستا بۆیە مەترسیەک ببێت لەسەر ئەوەی زمانی کوردی لە ناو بچێت ئەو مەترسیە کەمتر بووەتەوە بەڵام هەمانش زارەکانمان لە مەترسی لە ناوچوونە هەن زاری هەورامیەکە لەو زارانەیەکە لە مەترسی لە ناوچوونایە زاری کرمانجی خوارویە ئەوەی بڵێن لەکیە لوڕی لەکیەکان بە تایبەتیە کەلهۆڕەکان لە مەترسی لە ناوچوونە هەن لێرە لە باشووری کوردستان لەو ناوچانە لە ژێر هژمونی زمانی عەرەبیان و لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ژێر هێژمونی زمانی فارسیان و لە ئێران چەمکێک دروست کراوە بە ناوی فارسی کرماشانی فارسی کرماشانی بێبنەمایە سن شتێکمان نییە بە ناوی فارسی کرماشانی بەڵام ئەمە هەر لە درێژەی ئەو سیاسەتە زمانەوانیە لە 1940ەوە لە لای کەسانێک وەکو محەممەد عەلی ئەفغانی کە خۆشی کورد بووە بەڵام کەوتووەتە خزمەتی زمانی سەرترەوە کە زمانی ناوەندە دێت مەفهومێ چەمکێک دروستەکرێ بە ناوی زمانی فارسی کرماشانی کە لە ڕاستیە هەڵەیە دەوشە ڕیزەکەن و شەیەکیان لەو ناوە کوردیە و ئەوە دوای فارسی ئەمەش کێشەیەکی گەورەیە بۆیە ئەوان خاوەنی سیاسەتی زمانەوانی خۆیانن خەریکی جینۆسای ئێمە باس لە جینۆسای دەکەین بەڵام باس لە کولتور ساید ناکەین باس لە زمان ساید ناکەین بەڵێ کولتور سایدەیە زمان سایدەیە سڕینەوەی زمانەیە سڕینەوەی کولتورەیە و ئێمە خەریکین کولتوری ئێمە زمانی ئێمە بەڵێ لە زۆر ناوچە لەژێ ئێستا زازاکیەکان لەژێر هەڕەشان زازاکی لەژێر هەڕشایە هەورامی بەڕاستی ئێمە هەورامیەکانمان لەژێر شێوەزاری هەورامیمان لەژێر هەڕەشایە شێوەزاری کەلهوڕیمان شێوەزاری لەکی شێوەزاری لۆڕیش ئەمانە هەمویان لە ژێر هەڕەشان و تەنها فەیلیش ئێستا لە ژێر هەڕەشایە و هەمووی خەریکە لە ناوەچێ نە ئێمە خۆمان سیاسەتێکی زمانەوانیمان بۆیان هەیە و بەداخەوە نەوش یاریەکی نەتەوەیش هەیە و زۆر ئاسایی ئەوان ناو یەکە ناو بنەماڵەکانە بە فارسی قسەیەکەن لە بریتانیا کە هات هینی لە ناو برد هندستانی داگیر کرد لە ڕاستیە چیەکێ لە هۆکارەکانی ئەوەی کە بوو بەهۆی بەشێک لە نەتەوەکان بەشێک لە زمانەکان لە هێندستان لە ناو بچن چی بوو بنەماڵەکان بە هەمان ئەو دیدەی هەڵەیە ئێمەوە بە ئینگلیزی لەگەڵ یەکترا قسەیانەکرد بە زمانی قەومی خۆیان بە زمانی نەتەوەی خۆیان قسەیان نەئەکرد و ئەمە ڕەشەیە لەلای ئێمە هەیە ئێستاش بەردەوامە زۆر باشە کاتە کاک مستەفا نەبوونی زمانێکی ستاندارد ئیتر بۆ هەر نەتەوەیەک بێ و ئێمە بەتایبەتر بۆ نەتەوەی خۆمان باسی لێوە بکەین ئەمە تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە ئەو هەڕەشەی کە باسی لێوە کرد لەسەر زمانەکان هەیە ئەمە هەڕەشەیەکی جدی بێ بۆ سەر زمانی شیرینی کوردیش بەداخەوە تا ئێستاش ئێستەیە ئێمە شتێکمان نییە بە ناوی زمانی ستاندارد و هەر ناوچەیەی بە بۆیەنە ئێستا لە بادینان بە زاری بادینی ئەنووسرێت ئیشەکرێت لێرە بۆیەنە شێوەزاری سلێمانی کە دواتر بە سۆرانی یا دەناسرێت بووە بەباو ئەمەش لە ژێر ئەو هژمونیە زمانیەی کە لە لای قوتابخانەی بابانەوە دێت دروستە بێت هەموو ئەمانە بەڵێ ئێمە تا ئێستا زمانێکی یەکگرتومان نییە و بە شێوەیەکی زمانی ئستانداردا هێدبوون بە تەواوەتی لەگەڵ شێوەزارەکان ئەتوانین سیاسەتی درستی میدیاییمان هەبێت بۆ پاراستنی شێوەزارەکان سیاستی درستی پەروەردەییمانە بێ بۆ زار و شێوەزارەکان بەڵام لە ڕاستیە
زمانی یەکگرتووی خۆشمان بێت و بیپارێزین. باشە. کاک مستەفا بەڕای بەڕێزت ئەگەر منداڵێک بە زمانی دایکی خۆی قسەی لەگەڵا کرا پەروەردەکەی بە زمانی دایکی بوو ئەمە لەم سەردەمەیە بەم هەموو ڕکابەرە زمانەوە کە هەیە بەم تەکنەلۆژیاوە هەیە کە ئەوچێتە ناوی هەر بەردەوام ئاگاداری هەموو دنیا هەیە لا دوای چ سوودێکی پێگەێنێت ئەوەنەی کە خۆت بە دووادار چۆن یەکێ لە گرنگیەکان یونسکۆ باس لەوە ئەکات کە پێویستە مناڵ لە قۆناغی سەرەتاییە بە زمانی خۆی بە زمانی دایکی بخوێنێت وە فێربوونی زمانی دایکی لە ڕاستیە بەستێن ئامادە ئەکا بۆ ئەوەی زەینی ئەو توانای وەرگرتنی زیاتر بێت جا وەرگرتنی زانستەکان یا وەرگرتنی زمانەکانی تر. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی زمان زانەکانە، ئەمە قسەی یونسکۆیە و یونسکۆ لەو ڕۆوە گرنگیەدات. ئێستا لە بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپیا ئەوەندەی من ئاگادار بم لە سیستەمی خوێندنیانە لە ڕاستیە خوێندن بە زمانی کوردی بۆیەنە مناڵێکی کووردە لەوەیە دانراوە مناڵێکی فارسە دانراوە ئەو مناڵە بەڵێ چون ئەوان ئەزانن ئەمە تەنها بە سیاست نیە ئەو مناڵە بۆ ئەوەی کە ئایکیوێکی نزمی نەبێت پێویستە زمانی دایکی بە درستی فێر بێت. هەر متمانە بەخۆیشی زۆرەکە ئەمە سەلمێنراوە بێگومان وایە. باشە مامۆستا هۆشیاری تاک لەم نێوەندایە چەندە گرنگە چونکە ڕەنگە لە زمانی شیرینی کوردیە ئەگەر باس بکەین وشەمان هەبێ زۆر زۆر جوان بێ زۆر کوردیانە بێ بەڵام ئێمە لە بری ئەوەی کە ئەو وشە کوردیە بەکاربێنین و شەیەکی بیانی ترمان هێناوە تێکەڵی ڕستەیەکی یەکەین. هۆشیاری تاک لەم نێوەندایە چەندە گرنگە بۆ بە زیندوهێشتنەوەی زمان بۆ پاراستنی هەر شناسێک جا شناسێکی نەتەوەی یا کۆمەڵایەتی هۆشیاری تاک درستە گرنگیەکی ئەوتۆی هەیە و پێویستە بنەماڵەکان تاک بە وشیاریەوە بەرامبەر بە پرسی زمان پرسی کولتور پرسی سیاست پرسی جلوبەرگە هەر شتێکی تر مامەڵە بکەن. بەڵێ هۆشیاری تاک گرنگە بەڵام سیستماتیکیش دەبێ بە خۆمان بە شێوەی سیستم بە شێوەی ڕێکوپێک ئیش بکەین بۆ ئەوەی ڕێکخرا و ئیش بکەین بەوەی کە ئەو شیاریە تاکە دروست بێت لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی سیستمی پەروەردەی خۆمانەوە لە بەکەم نەزانینی زمانی خۆمان بەکەم نەزانینی کولتوری خۆمان بەکەم نەزانینی جلوبەرگی خۆمان هەر شتێکی تر ئێمە هەوڵ بدەین ئەو لە ڕاستیە و شیاریە تاکە دروست بکەین و زمانی خۆمان بهێڵینەوە. دەستە خۆش بە کاک مستەفا سپاس بۆ تۆ ئەمڕۆ کە ڕۆژی گیانی زمانی دایکە ئێمەش لێرە و پیرۆزبایی ڕۆژی گیانی زمانی دایکە زمانی شیرینی کوردی ئێمە پیرۆزەکەین لە هەموو تاکێک دەستە خۆش بە دووبارە. سەرت خۆش سپاس. لە ئەخیرە من ئەمەوێ یەک شت کە جارێک ڕاست بکەمەوە ئەویش ئەوەیە لە یەک دوو شوێن من بیستومە بۆ شێوەزاری بۆ زاری کرمانجی خۆی یەکەم زاراوە ئەبەنە کارەوە من خۆشم ئەو هەڵەما کرد بۆی ناڵێن زاراوەی کەلهۆڕی نە زاراوە نییە زارە منیش ئەومەوەڵەمەیە کرد تا دکتور شیلان عومەر پێی ڕاست کردمەوە ڕاست شەکات بەڵام لە هەندێک شوێن بیستومە بە شێوەزاری کرمانجی کەلهۆڕی کرمانجی خوارو کە خۆی بریتیە لە کەلهۆڕ لە لۆڕ و ئەمانە وتراوە شێوەزاری زاری لۆڕیە وەکو زارێکی سەربەخۆ ئەوانی تر بە ژێرچەتری وزانراوە ئەمە هەڵەیە و هیوادارم لە ڕاستیە ئەم هەڵەیە ڕاست بکەینەوە ئێمە کرمانجی ژوور و کرمانجی ناوەڕاست و کرمانجی خوار و گۆران و زازامانەیە وەکو شێوەزار. زۆر باشە دووبارە دەستە خۆش بە ڕێزی خۆش بسپاس. ماندوو نەبی.